the electric displacement quantity كان سيني بناوي electric displacement يعني D بشكل Gauss law in Neuchab and Bashama Gauss law in the persons of the electric Gauss law كاتكتو بس أنا سنتر وإزانا زانين كاتك دي electric هبه بتشوازك اما زانين دي electric بوارشي كهربائي كاركات السري بهو يو كداي بولارايز به وبولارايز كيش بهو يو دوجور باوند تشارج دروس به باوند تشارج ويكي داكوتو كي كان رو بيا كان سيجما بيا كامان اقرأته وبو دايفرجنسي او بولاريزيشن كدروس به وامش سيجما بيا كبرحال بي دوت انا يعني بي كبولارايز ك فيكتوري بولاريزيشن كيا يعني اگر ماده كيتو بيتالكيتو بسيجما بي بس الروبرا كيو هي والروبي كيش لنا وكيا هي كازوتر قرأته وبو هويكا كاتيكا بلاين دايفرجنسي دي الكتريكي كدروس به دايبول كدروس به صفر نبه يعني اما كزوج الروح برحل روي كالنا أما هي والسيكما بيا وكو كاريجرية كويسة جازروها كينا والروي كالنا أما يعني density charge لنا ما ده هي أبي بكوي أو روي باوندا والزائد روي اف شيء أو particular كلونا واحد يعني charge فري كلونا واحد باوند نيا نجيب تريكا ومن نواك density كdensity هني charge كأجرن مرحل هن وباوندني يعني ماشي نيم لو بروزي بولاريزيشن قانون جاوس أكاتا شي أكاتا دايفرجنسي إي يكسانا برو كروش كالو يا أكاتا روي باوند بلاس روي إف كروي باوند أم بشيان أو بشيانيا كوبس اشتيجي السر بخوشني الحقيقة أوكي إبسيلون زيروي دايفرجنسي إي كاكاتا أما بس إبسيلون زيروي بلاجاتي روبي يميدانين ماينس دايفرجنسي بي رو اف استا اما اسكاني اما هنا امبر باشا كوابو دايفرجنسي ابسيلون زيرو اي بلاس بي كبي فيكتوري بولاريزيشن كي يكسانا برو اف اما نوانين دي مبيران ديسبليسمنت فيكتور دي هو قريت دي تعريف كيوي دايفرجنسي دي يكسانا برو اف هلا قالوا برا ونجيب كرقة قانون جوسكا تنها فرق كيوي أو يبصيرون عليه إشتيانية بشوازي انتقال فورميش أبي بما كيوي فري ما تشارجي توتالي فري فكتوري كي هني فكتوري كي يارمتي درب وحسابات إذا كان النمونية بيننا ولا ما مثلا بنمونا ما توداي كتير بشوي سيرندر بشولو لك دي كده نوع مسؤول دوزيتوا موتا بشكل ورا قريب أستوري اس يعني مرن بتني وتيري اس و ال باشا ودي دو بي اس ال كما يعني روبري ام دوريا كاتلاندا ال ودي كاتلاندا لسر دو بي اس ودي كاتلاندا بشي بكتير كاتلاندا دا بشي دو باي اس لنا ودي كتير بام شواسي القانون جوس بكاري هني زور بعساني هروك وشو القانون جوس بورتري فيل بلسلو لك بكاري اللي بيرش هربو شوازي اشتري السير السمراني لا دروي اما بي صفرة كوابو دي كاتا ابسيلون زيرو اي لنوع ويا لدروي بي صفرة دي خويا كات ابسيلون زيرو اي ويا كات دي لسر ابسيلون زيرو كوابو سكان ليرا وقال جاتي دي كا بنوسين اي ابسيلون زيرو ريك او فورمولي كبيشتر هما مو اس كورت لا اي دو سينو كاتا كتلوياتو يتدي الكتريكت نيا يسواسي موضوع كاين كبمشي وزي ديسباتيف باراليل هيا ديو اي باراليل ديو اي يعني باش وزي هالخلطين راه نجرال باراليل بس باراليل نين جنرال باراليل نين بوشي باراليل نين يصير كان كيرلي دي أكاتا إبسيلون زيرو كيرلي
لەجێتی دی ئیپسیلۆن زیرۆ ئی بزایت پیەکە دانی بڕێکی خۆی دانی کە لەسەرەوە باسمان کردەوە ئەوە دانی ئەوە دانین وەجا کێڕلەکە بناوەوە ئەمە تەوانە کاتە سەرم بەشەی مەرج نییە سفر بێ کە مەرج نییە سفر بێ ینی کێرلی دی یەکسانە بە کێرلی پیەوە دیەوە پیە کێرلی دی یەکسانە بە کێرلی پی یەکسان نییە بە سفر لەکاتە کێرلی ئی سفرە کەەوە بۆ سکانەکەن بوو نەتیجە کە ئیودی ڕەوشتیان لە هەموو حاڵەتێکە وەکێک نییە و لە هەمانە کاتێ شتێ بزانن دی ئار ئەمە دیپی نییە دی ئار پۆتەنشیۆلی نییە یعنی تۆ ناتوانین پۆتەنشیۆلێکی حەقیقی بدۆزیتەوە کە نسبەتی بەی بە دی ئارەوە یعنی ئێمە ئەمەمان نییە بەم شێوازە نییە بۆتی باشە ئەوە مۆزوعەکەی ئەوە لێرە ئەوە بوو طبعا ئەگەر بڵێن مادە ئەلکتریکیەکەی تۆ بە تەواوی هۆمۆجینیوس بێ بە تەواوی هۆمۆجینیوس بێ ینی ئەو مادەی کە تۆت خەریکی لەویا دی و پی و ئی و ئەمانە پێوی ئەو کات کێرلی دی یەکسانە بە کێرلی پیش یەکسانە بە سفر و ئەو کاتە بەڵێ کێرلی دیش یەکسانە بێ بە سفر هەروەکو ئەوە ئەو شتەمان ئەو کاتە ئەب بەس حالیە نیمە باوندری کۆندیشن پێشتر باسمان کردەوە لە بەشی دوو سێ ینی بە چاپتەری دوو بەشی سێ ئی ئێبابەنێگە ڕوبەرێکی بەم شێوازەوە هەبێ ئەلکتریک فیلدی لە ژێرەوە دێت و لێرەوە تێپەڕە بێ ئەبێ بە دوو کۆمپۆنەنتێکی ستونی کۆمپۆنەنتێکی بڵێن ئەمە پەرەڵەل ئەوە ستونی باشە پارالێل ستونی ئەمە پارالێلە ئەمە ستونی وەخەڵت نووسراوە لێرە بەرحەل و پارالێلە ئی ئێباوێنی بڵێن ئی ستونی لەسەرەوە ناقص ئی ستونی لە ژێرەوە یەکسانە بە سیگما لەسەر ئیپسیلۆن زیرۆ بەڵام ئی پارالێل لەسەرەوە و ئی پارالێل لە ژێرەوە لەگەڵەکە یەکسانە ئەمە ئەساسی شتەکەمە ینی ئەمەمان پێشتر بینیوە ئێستا بزانێکین بۆ ئەم دی وێکتەرە چۆنە بێ لای دی وێکتەرەکەش هەر عینیشتە دی ستونیەکان ناقص دی ئەوەی سەرەوە و ئەوەی ژێرەوە یەکسانە بە سیگما ئف باشە ینی چکوتمە سیگمای تریشمان هەیە کە سیگمای باوندە بەڵام ئەم سیگما ئفەکەینی و پارتیکلانە کە ئازادن بەڵام ژێرەوەیشی ئەم جارە ژێرەوەیشی یەکسان نین ینی و ناتوانێ بڵێ ئاوتە ئی سەر وەک لێرا کە ئی ئێباب و ئی ژێرەوە یەکسان بوون ئی سەر و ئی ژێرەوە یەکسان بوون لە حاڵەتی وێکتەری دیە ئی دی سەرەوە و دی ژێرەوە لەگەڵەکە یەکسانین دی سەرەوە و دی ژێرەوە ئەکاتە پی سەرەوە ماینەس پی ژێرەوە ئەمە ینی ئەو کۆمپۆنەنتێکیان هەر non-continuous discontinuity تێدا ئەمە دەمە جنرال فۆرمە بەڵام هەندێک جارم دوانە ئەمە یەکسانە کە ئەو دوو سەرەوە و خوارەوەی ئەو جاری تر دوو مادی جیاواز نیم بەس ئێمە باس لێرە باسی کەواتێکە باوندری کۆندیشنەکەی ینی باسی دوو سنووری جیاکەرەوەی دوو مادی جیاوازەکەی لینیەر کەوا بوو بەعام ئەمە یەکسان نییە ئێستا بینە سەر بابەتێکی تر لینیەر دیئلکتریک دیئلکتریکان دوو جۆرن لینیەرن و نانلینیەرە باسی نانلینیەرەکەی ناکەین لە کتێبەکە باسێکی کردووە تەبعاً نانلینیەرەکان چەند سەرۆمانەی تێدێ بەس ئێمە تەنها باسی لینیەرەکەکەین لینیەر بە شێوازەیە کە ئی زۆرکەی کە مادەیەکت هەیە مادەیەکی دیئلکتریک ئی لێ ئەدەی هەرچی یەکە زۆرترکەی پێکەیش زۆرترە بێ باشە کە لە سەرەتیان چاپتەرە باسمان کرد کۆمەڵ بە ئالفا پیشاندە باش ئێسکانە توانی بەم شێوازە بنووسین ئیپسیلۆن زیرۆ کای ئی باشە کای ئی ئەو پیتێکی یۆنانیە ئەکسێکی سەرگوێشکاوە ئی باشە باش ئەمە بۆ لینیەر ئەلکتریک بەم شێوازەیە لینیەر دیئلکتریک
لینیەر دایلکتریک بەم شێوازەیە. ئەم کایە پێیەڵێن پێرمیتیڤیتی. بە ئیپسیلۆن زیرۆ و ئیپسیلۆن و ئەمانە ئەڵێن بڵێن سۆسیبیلیتی. ئەمە سۆسیبیلیتیە، ئەمەیان پێرمیتیڤیتی. باش کامێ سۆسیبیلیتی بوو؟ ئەمە سۆسیبیلیتیە، پێرمیتیڤیتی. ئۆکێ، ئێستا سەیریکەن. ئەمە پێرمیتیڤیتیە، پێرمیتیڤیتی ئەوە سۆسیتیبیلیتی ئەمەیان پێرمیتیڤیتی و ناوەنام لێ تێک هەمیشە لێ تێکەچێت. بەحاڵ ئیپسیلۆن چونکە ئێمە فیزیایی هەمیشە هەر باسی ئیپسیلۆن و ئیپسیلۆن زیرۆ و ژمینەکانەکەین بە تایبەتکاری تێوەری زۆر عەقی بەسەر ناوە نییە، ئەم پیتانە بۆ ئێمە زۆر ناسراوە. ئەڵێن ئیپسیلۆنەکەی، ئیپسیلۆن زیرۆکەی یان کایەکەی، هەر ئەو ناڵین تەواوە. بەرحاڵ پی یەکسانە بە ئیپسیلۆن زیرۆ کای ئی. ئێستاکانەی بێنین لەرە دی یەکسان بوو بەمە ئیپسیلۆن زیرۆ ئی، ئیپسیلۆن زیرۆ ئی، بەس لە جیاتی پیچی دارین ئیپسیلۆن زیرۆ کای ئی دانین. باشە، ئیپسیلۆن زیرۆ لە بینێنە هاو بەشە یەک پلاس کای ئی. باشە، ئەمە ئێستاکانێ ئەمە ناوانین ئیپسیلۆن. باشە، پێرمیتیڤیتی، ئەمە ناوانین پێرمیتیڤیتی ئیپسیلۆن. باشە، ئەمە هەمووی ناوانین ئیپسیلۆن. ئیپسیلۆن یەکسانە بە ئیپسیلۆن زیرۆ یەک پلاس کای. باشە، کە ئەگەر ئیپسیلۆن بێندا بەشی ئیپسیلۆن زیرۆ بکەین پێڵەن ئیپسیلۆن زیرۆ پێڵەن ئیپسیلۆن ئار کە ڕێلەتیڤ پێرمیتیڤیتی یا دایلکتریک کۆنستانت پێڵەن دایلکتریک کۆنستانت. معمولاً ئیپسیلۆن زیرۆ هین هەوایە، ئەوەندە هەمووی دابەشی ئەوەکەن ئیتر بێ بە دایلکتریک کۆنستانتی کۆنستانتەکانی تر بەپێی ئەوە ئەسان هەڵە سەنگێنن. ئێستا ئەمە میسالێک بێنینەوە. 4.5 گۆیەکمان هەیە، گۆیەکەی ناوەکەی بە بۆشە، دەورەکەیمان بە دایلکتریکە گرتووە. ئەمان مێتاڵ دایلکتریکە، ئەمە گۆیەکە، گۆیەکی هۆڵۆڵە ناوەکەی بۆشە، دەورەکەی ئەم هینەی تایە، ئەم مادە دایلکتریکەی تایە. باشە، ئەم مادە دایلکتریکە بخوا لینیەر دایلکتریکیشە. باشە، پێرمیتیڤیتیەکەیشی ئیە. ئەڵێ پۆتەنشیەل لە سەنتەرەکە کاتە چەند؟ ئەگە بارگەی کیو لەسەر ئەم مێتاڵە بێ، بارگەی کیو لەسەر بێ. قانونی گەوسی ئەو بەکاری هێنی و چۆمان بەکارمان هێنا. قانونی گەوس بۆ ئەم ناوەکە بەکاری بێنین، دیە کاتێک کیو 4 پای ئار دوو. قانونی گەوس وەسمان ئام قانونەیە، ئەمە بەکاری هێنین و دیە کاتە ئەمە بۆچی بۆ ئەمە ئارانەی کە گەورەترن لە ئەی. باشە، کاتێککە ئار بچووکتر بێت لە ئەی، ئەو ناوە بۆشە سفر. ئی یەکسانە بە پی یەکسانە بە دی یەکسانە بە سفر، چونکە هیچ باگەی قانونی گۆسی بەکاربوونی هیچ باگێ ناکەوێتان بێنە و هەموو ئەمانە بن بە سفر. کاتێککە ئار گەورەتر بێت لە بی، دی یەکسانە بە ئیپسیلۆن زیرۆ ئی. باشە، چونکە ئیتر پیتیانە لە دەرەوە ئالێراڵێ پیتیانە کەوا بوو دی یەکسانە بە ئیپسیلۆن زیرۆ ئی. بۆ ئای بچووکتر لە بی دی یەکسانە بە ئیپسیلۆن ئی. لێرایتر ئیپسیلۆن ئیە کە ئیپسیلۆن یەکسان بەچی؟ یەکسان بە ئیپسیلۆن زیرۆ پلاس یەک لەسەر کە ئی. ئەوەتە ئیپسیلۆن نەما لەو منتەقە یەکسانە بەوە ئەندوو دانیوەمانێ. ئەلکتریک فیلدەکە کاتێکی ئەلکتریکەکە دۆزینەوە بۆ کیۆک 4 پای ئیپسیلۆن ئار دووجا بۆ کاتێک ئار لە بینی ئێ و بۆ بیایانی ئەلێرەوە تا ئێرە یەکسانە بە ماکیۆ لەسەر 4 پای ئیپسیلۆن زیرۆ ئار دوو بۆ ئار گەورەتر لە بیکە ئەمانی نەزانین بۆ ئەمانتەقە ئەمانە هەموو ئەمازان. ئێستا ئەلکتریکفیلدمان دۆزیەوە، ئەبێ پۆتەنشیەل بدۆزینەوە. پۆتەنشیەل لە کیۆوە ئەڵێ بە نسبەتی کیۆ بنسبەت ئینفینیتیۆ بدۆزەوە. ئینفینیتیۆ مازن پۆتەنشیەل سفرە. لإنفينيتي خاتي بيني برو إيرا يعني أم فورمولا إنفينيتي بيبو صفر خالي أو وستاقرين بالصفر
لا انفينيتي وبيبو صفر اي دوت دي ال يكسانة با ماينس اتشي هي بس دي ال يكسانة با دي ار باشا ماينس كيشي لا انفينيتي وبو بي كيو 4 باي ابسيلون 0 ار دو دي ار ماينس بي بو اي ليرا وتايرا ليرا وتايرا منطقية ليرا وتايرا منطقية ليرا شو متايرا منطقية جدا سي منطقية لا ماينس انفينيتي وتا بي لا بي وتا اي لا ماينس انفينيتي وتا بي اعمى بكاري تابي أعمي خوارو كبوشك بوشاية يعني ماديت يعني ليرة وتايرة بأعمي تلي مكار بيني كإبسيلون باشا إبسيلون زيرو يمان إبسيلون مادية ماينس ليرة شاكا صفر تفيل صفر دي ار باشا أمس أنتي لا حسيا بكين زورو بسيتي يشكيشي تيانية زورو بسيتي أكاتا كابو بوتنشيال لخالي صفر كردية خالي وسطي أو قوايا يسار ودريجة بي اي بي ليرا كاتتش مثالك توب بس دريجة بي ليرا كاتتش بي كاتا إبسيلون زيرو كاي وانيا إبسيلون زيرو كاي لو منطقة كيو 4 باي إبسيلون ار دو جابو وايا رو بي كاتا چیه كاتا ماينس دايفرجنسي بي يعني بلين charge density charge bound density اما خيدي باشا دي دايفرجنسي اما مهما زاني دايفرجنسي يقلسر ار2 جاكا دايفرجنسي يقلسر ار2 جا صفر كابو رو بي ما صفر سيجما بس سيجما بي من چیه يعني surface charge density اكاتا بي دوت ان بي دوت ان بي كان من اوكا بي كبي بي دو حالتي حالتك لما انتقايا يا كيشنكا بيندي بي وهي اي ايرو ايرا لقالك فرقية ايرا كسفرة ايرو ايرا درو ناو لقالك فرقية كات اماني كاليرا ايبين ما بو اوتور سيرفيس يعني بو سيرفيسي دروا اما بو سيرفيسي ناو بوشي ام ناقصي لكيو هاو شنكا ها انكي ان يعني يوني دوكتيري ستونا سلام سيرفيس برو ناو يا بلا ميونو دوكتوري ستونا سلام سيرفيس برو درويا دو سيرفيس مال هي بو سيجما سيرفيس يجي لناو سيرفيس يجي لدرويا بلا بو امان كإتر اما بمشي وازي كأي بينن توا يعني بمشي وازي انير سيرفيس اما او سيرفيس بس سيجما بيش من دوسيو بو نموني مثال اللي رابين موك بو اويكا بلين ان جنرال كيرلي دي سفرنيا وباس ممكن لا سرتاوا سيريم ما دبكن اما ما ديك واشو ما ديك دي الكتريك اما انا اما سنوريكا جيرا دي الكتريك سروي واكيوما ايه بي ليرا سفرنيا ليرا سفر كابو كيرلي بي صفر ناكا كاتي صفركا كهاردوكي يك آراستبي كاتي صفركا كهاردوكي يك آراستبي بس ديرا يعني مالن هاردوكي كان يكشد بن ديرا بي صفر بيرشا بي صفر بس وولني ديرا بريك ولا بريكي جواز كيرلي بي صفر نيا بلام اگر اعميش او يسرو او يخوار هاردوكي يك ما دبن كيرلي بي كاتي صفر بو كاتي بيان هم جن ديريكتريك يعني سرو خوارا ويكشتل هم جن ديريكتريك كارلي دي صفرة بلام لا هنا كاتي كمشي وازا دوش تيجي واز بن صفرنيا كارلي دي اكسان كارلي بي اكسان بس صفر كارلي دي صفرنيا بس كوابو استكاني ديكي اما اكاتشي ابسيلون زيرو اي واكيوم دي كي ام كاتي ابسيلون زيرو اي واكيوم اي واكيوم مثلا شيء the field of free charge without derivative يعني وايد دابني اصلا هيتش هينك ما نبي ماديك ما نبي او كاتي فري تشارج كان الكتريك فيلد دروس كان اي واكيوم كان مادي تي كاتي دي ابسيلون اي واكيوم ماشي وقتها كان كاجر اوا بي إبسيلون ببرادر أوكي
چی ڕۆی یادا ڕۆی وای ئی کاتە یەک لەسەر ئیپسیلۆن دی باشە دیش کە لە جێتی دی خۆی ئەماکەوانە دی ئەماکە باشە دی کاتە وانی ئیە کاتە ئەمە بە دی خۆی کردێکی ئیپسیلۆن 0 ئیواکیۆم باشە ئێستا ئیپسیلۆن 0 ئیواکیۆمە بێنە لێرە لە جێتی دیەکە دابنێ باشە و ئەزانین ئیپسیلۆن ئار یەکسانە بە ئیپسیلۆن دابەشی ئیپسیلۆن 0 کەوا بوو لێرە ئیپسیلۆن 0کە لەسەرەوەیە باکسی ئەمەوەیە کە بۆ کاتی یەک لەسەر ئیپسیلۆن ئار ئی واکیۆ باشە مانە چییە؟ مانایەوەیە ئەمە ئیپسیلۆ ئەمە ئی باشە کاتێکە ئی لە واکیۆمایە کاتێکە تۆ ئەمە ئی واکیۆمە باشە هەرا قسەتەنەوە لە هەر لەو شوێنە مادەودانە هەر لەو شوێنە کە مادەودانە دابەشی ئیپسیلۆن ئار بێ یعنی چی؟ یعنی ئەلکتریکۆک دابەزێت چونکە ئیپسیلۆن ئار بۆ مادەی ئاسایی حتمەن گەورەترە لە یەک کەوا بوو دابەزێت یعنی کاتێک کە تۆ مادەت هێنا ئەلکتریک فیلد دابەزێت مامۆستاوە ئەمە لەرە بەجارێکی شەڕێکەمەوە تۆ دێنی وای دابنێ ئەسڵان هیچ مادەیەک نییە ئەلکتریک فیلدێکی واکیۆمە هەیە دیەکەی کاتێکی ئیپسیلۆن 0 ئی واکیۆ باشە ئێستاکانی ئەم فۆرمولەیەنین ئی کاتە یەک لەسەر ئیپسیلۆن دی ئەمەیتر مادەت هەیە سەرگانەی ئەم دیە بێنە ئەمە دابنێ ئیپسیلۆن 0 ئی واکیۆ باشە یەک لەسەر ئیپسیلۆن 0 ئی واکیۆم لە جیاتی ئیپسیلۆن ئار ئیپسیلۆن 0 دانێن و ئەوەی کە معنی لە جیاتی ئیپسیلۆن لەسەر ئیپسیلۆن 0 ئیپسیلۆن ئار دانێن کە لێرە کاتێک لەسەر ئیپسیلۆن ئار کە پیشانەدا ئەلکتریک فیلد لەناو دیەلکتریکە دابەزێت کە بەبێ و نمونەیەکی بەزەقی لێرا بندێ ئەمە تۆ مادەیەکە هەیە لێرە ئەمە سەرەتا کە خۆیەتی هیچ کێشەیەکی نییە بەس کە تۆ لێرە بارگی موجە بدانا لێرا پێ بە نەگەتیڤ تا ئەلکتریک فیلد لێرە دروستە بێ کە دژایەتی ئەلکتریک فیلدێکەکە کە لە دەرەوە دێ یان دروستە بێ و دایەبەسێنێ دقیقاً ئەو شتێک کە لە کاپاسیتەرە ڕۆیە ڕێک ئەو شتێک کە لە کاپاسیتەرە ڕۆیە کاپاسیتەر هەرەمە یارمەتیمان هەیە بڕێن بۆ ناو کاپاسیتەر ئێستا یان تۆزێکی کە این هۆمۆجێنیۆ دیەلکتریک کە مامان هەمیشە هەیە و بەرحاڵ هیچ نییە ئەسا پێشەوە بچین بۆ ناو کاپاسیتەر بە باوندری والی و پرۆبلەمێک لینیەر دیەلکتریک هاکەین کاتێککە باوندری والی و پرۆبلەممان هەیە بە باوندری والی و پرۆبلەم بەڵام بە لینیەر دیەلکتریکەوە این هۆمۆجێنیۆس لینیەر یعنی مادەکەی تۆ هۆمۆجێنیۆسە بەڵام ئەمەش جارێککە دووباتەکەینەوە ڕۆبیە کاتە ماینەس دایڤەرجەنسی پیە کاتە ئیپسیلۆن 0 کای ئی پی کەوابوو ئێستاکانێ لە جیاتی ئەسە لە جاتی ئی دی دابنین دیە کاتە دی لە جاتی ئی دی دابنەیە کاتە دی لەسەر ئیپسیلۆن وانە و ئیپسیلۆن 0 لەسەر ئیپسیلۆن کای ئەی دی ئەمەش کە تەبەنەما ئیپسیلۆن ئاڕەکە ئەوە لێرە سکانی ئەمانە بێنین دایڤەرجەنسی ئەمە حەسێ بکەین دایڤەرجەنسی پی ئەمە بەرێ لە جاتی پی دای بنین کاتە دایڤەرجەنسی ئیپسیلۆن 0 کای دابەشی ئیپسیلۆن دی باشە و بەم شێوازە ئەمە کاتە چی و ئێمازانین ئیشە کاتە دی لەسەر کاپسەوە ئەوە ماداناوە لە جاتی ئی ئەمە ماداناوە و شتەکان سادەیە وازح کابوو ڕۆبی کاتە ئەمە ماینەس ئیپسیلۆن 0 دابەشی ئیپسیلۆن کای دایڤەرجەنسی دی دایڤەرجەنسی دیش کە ڕۆ ئف بوو کابوو ڕۆبی ئەکاتە ماینەس ئیپسیلۆن لەسەر ئیپسیلۆن ئەکس ئای ڕۆ ئف ڕۆ ئف چییە؟ ڕۆ ئف ئەو پارتیکلانن کە لەوێ بە حۆڕیەتی خۆیان ئەگەڕێن ئەم ئیپسیلۆن 0 لەسەر ئیپسیلۆنە ئەکسانە بەمە یەک لەسەر کای کەوابوو ڕۆبیە کاتە ماینەس کای دابەشێک لەسەر کای ڕۆ ئف ئەنی ڕۆبی ڕێژەیەکە لەو بارگەی ئەو بارگەی کەچێت لەناو بارگەیەکی حۆڕ فڕی لەناو مادیەکە هەیە ئەیە بەهۆی ئەوە کە
ڕۆیەکی باوند دروست بێ ڕۆیە لێ حەسرە نمونێ باوندری کۆندی هەر باسمان کرد لە باوندری کۆندیشنە دی سەرەوە نێمەگە ڕوبەرەکەی تۆ بێت دی سەرەوە دی خوارەوە یەکسانە بە سیگمایف مانای ئەوەیە چی دی خۆی کاتە ئپسیلۆن کەڕەتی ئی کە تابان ئپسیلۆنی سەرەوەی سۆنی خوارەوە فەرقیان هەیە مایۆنێز ئپسیلۆن بیلۆ ئی بیلۆ ستونێکی کاتە سیگمایف کە ئەمە عینی شتە ینی بڵێن ڕەجاتی ئیەکان بێنە ڤیدا بنێ ماینەسێکی وەرەگرێ ئەمان ماینەسی وەرەگرن ئەمیش ماینەسی وەرەگرێ بەس هەمین کەڕەتی ماینەسێکی ماینەسی دێتە ئەم سەر باشە ئەمەش هینەکەیەتی چونکە ئی بریتیارە داتاشراوەی بی و بەڵام وڵتیە لەسەرەوە خوارەوە یەکشتن وی سەرەوە خوارەوە یەکشتن ئێستا بە مۆدین میسالی حالەکەین میسالەکان بریتیە لەمە گۆیەکی دیێلکتریکە لەناو ئەلکتریک فیڵدێکی دەرەکی ئیزیرەوە کە بەشەی ستونی بەرەو سەرەوە ڕوە گۆیەکی دیێلکتریک دانێ ئەمانەوەی بزانێکین ئەلکتریک فیڵد لە ناوەوە لە ناوم گۆیە چەندێکە وی ئین یەکسانە بەبی ئەوت لەکوێ لە ئاڕە کاتێکە سەر مەرزیانی ئەمە کاتێکە ئار یەکسانە بە ئار ینی وی ئین یەکسانە بەبی ئەوت بەڵام ئەگەدار بێ لێرە هیچ بارگەیەکماندانە ناوە کەوا بوو ئەمەشیان لەگەڵەکە یەکسانە سیگما ئف سفرە سیگما ئف نەک سیگمای باوندەکە نییە سیگمای ئف سفرە کەوا بوو ئەها سیگما ئف سفر بێ کەوا بوو ئەم دوانەیش لەگەڵەکە یەکسانە بەو شێوازە ئەمەشمانە بێت بەڵام ئینەکە لێرە ئار ئارێکی مەوەسمان ئارێکی ستونێنی ئەم ئاڕاستەی ئار و ئەلکتریفیڵێکی دەرەکیشمان هەیە ئەم فیڵە دەرەکی کاتێکە ئاڕەکەی تۆ زۆر گەورەتر بێ نابێ ئەو گۆیە هیچ تەئسیرێکی لەسەردا بنێ کەوا پۆتەنشیال لە ئینفینیتیە کاتێکە ئاڕەکەی تۆ زۆر گەورەتر بێت لە ڕێدیۆسینەکە یەکسانە بە ماینەس ئی 0 ئار کوساینی تێتە لە دیێل ئاردابنێ گۆشەی نێوانشان تێتا بێ باساینە کاتە ماینەس ئی 0 ئار کوساینی تێتامە پێشتر لە چاپتەری سێ شەم شتانەمان هەبوو داڕاتی وی ئێن ینی دێنین دوارە پاسۆن ئیکوێشن لاپلاس ئیکوێشنی بۆ بەکارهێنینەوە لاپلاس ئیکوێشن بەڵێ جوابەکانی لاپلاس ئیکوێشن بۆ ناو گۆ یەکسان بوو بەمە چونکە ڕێدیۆس لێرە ئاری سفری تایە ئەم ترمیان ناتوانین بەکاربێنین بەس ئەم ترمیان بەکارهێنین ناوە ئەمە بەکارهێنین لە دەرەوە ئەمەیان بەکارهێنین چونکە ئەبێ ئینفینیتیا بکاتە سفر ئەمە ساعت لە ئینفینیتی ئاڕۆ ئینفینیتی کاتە سفر بەڵام ئەم تێرمەشی لەگەڵ هەر لە ئار کە بڕابەر ئینفینیتی نایە بە سفر وێ ببە چونکە تێرمە لە هەموو دنیای داگیر کردووە بەڵێ ئسکانەم دوانە ئەسەمە دوو دانەمان بەم شێوازە هەیە مێنێکی ئەمەی سەرەوەی کەمەی خوار ئەمە ئەوتە ئەمە ئینە ئەم دوانە کاتێکە ئار یەکسان بێ بە ئار ئەبێم دوانە لەگەڵەکە یەکسان بن ئەوە تا دامانەوە بەس ئەمە چییە؟ برادرن ئەمە پیزیرۆیە کۆساینی تێتا پیزیرۆیە کۆساینی تێتا بەس کۆساینی تێتانی پی ئێڵ ئەفۆن پی یەک لە جاندەر فانکشن P0 P1 P2 P3 P4 ئەمە P1 P1 ئەڵ یەک باشە کەوا بوو ئێستا ئەمە بێ یەکسان بێ لەگەڵەکە ئەم دوانە ئەگەر یەکسان بێ لەگەڵەکە خۆ ئەمانەیە ئەنی ئەمان هیچنی ئەبێ ئەمە و ئەم دوو تێرمە لەگەڵەکە ئەمەی ALR2 RL و BL RL زائد یەک لەگەڵەکە یەکسان بەس کەی لەگەڵەکە یەکسانن کاتێکە L یەک نەبێت چونکە ئەم تێرمی تایە بەس لە هەموو تێرمەکانی ترە لەگەڵەکە یەکسانە ئەمە لەگە تێرمی یەکەمەکە گوا بێتەوە ئەو تێرمی یەکەمەی ئێرە کەوا بوو ئەمە لەگەڵ تێرمی یەکەمی ئەمە کۆ بێتەوە بەس یەکەکە کوابوو یەکەکە دەرەکەین هەموو ئەوەکانی تر ئەبێت لەگەڵەکە یەکسانەکەین ALRL یەکسانە بە BLRL + 1 4L یەکسان نەبێ بە یەک بەڵام کاتێکە L یەکسان بێ بە یەک ئەم پیەکە لەگەڵ پیەکێکی هەیە پێکەوە کۆ بنەوە پیەکی ئەمە کاتە چییە کاتە L یەکە B یەکە ئارە کاتە توانی دوو ئەمەش کۆساینی تێتایەتەوە کۆساین تێتەکان لەگەڵەکە مقارناکەن لایە بین ئەوەی کە پشتیان نامێنێتەوە لێرە ئەی یەک ئار ئەمێنێتەوە L یەک
A1 R أمينتوا للا ماينس E0 R بلاس B1 لسر R دوجا أمي هي لقال أمي تيان كلي لم تير موديك أمي كذا إليك أوكي إستكانة معنا أمدو هاوكشمان هيا هاوكشي كتريش من طبعا أبيك داتاشينك يعني بقولن أمي تريش أميش أمي بكاري يعني أمي دانا تاشين بيكو براود يعني كندو برا لهردو لا بيكو داتاشين أمسر كداب تاشي طبعا يلا ديتا بشتوى تبقى آر داتاشي لمسري شوا أما بتواني برزة بيتوا أما ينتواني برزة بيتوا يبقى ال بلاس 2 وناقص ال زائد يكي ديتا بشتوا كهاتوا هلو يا هيا بله أمس كان معنا بيكو براول لكن كاتك ليش آرك نعمل ليش آرك لدى تاشينا أروى ليش آرك نعمل إيه دوباره هر همان شد يكسانا كاتك إل يكسانا ببيك أما لقالك يكسان طبعا بإبسيلون أروى أما إيش إبسيلون ليش اشتيك من هنكر أما ليش إبسيلون زيرو يكي لا هم ومانا إبسيلون أليرا أليرا إبسيلون هردو لدا بشي إبسيلون زيرو كين كده ولا إبسيلون زيرو كم أم لا بيبقى إبسيلون آر أم لا بيبقى يك كوتنا إبسيلون آر ليرا درك أما الإبسيلون آر اللي هو هاتو يستابينين ماينس أما دوباره براول يكن بلا مبوم تيرمان كاتكتو إلا كد يكسان نية بيك وكاتك إشكاي إلا كد يكسان بيك ببما يعني أو تيرمان كإلا يكسان بيك لم لا دريه هني بجاي نسي إلا يكسان بيك أما يكا أما أي يكا إبسان على خويا نسي أو يكا كيتي أماش آر تواني صفر كهيج لم سرشي تبي أم ماينس إي زيرو لجي خويا مينيتوا بس أمي تريان شيا يل يكا كات دو بي يك أميش يل يكا كات آر توانيس عالم هاو كيشوا إما جين بو نتيجة ك هسيا بمكتو أجين بو نتيجة ك بي ال صفر ك بي ال صفر كده يعني ما يعني لنا داينين يلا دوزينوا هذا بي ال دوزينوا ال بي ال دوزينوا يا بي ال دوزينوا على لنا داينين كابين كبره هذا يلا كده يلا دايبني قاعد كونستانت كرتي بي ال يكسان بي بالصفر كده طبعا بي ال كده صفر كبي ال صفر بي ال صفر كابو همو ترماني كإلا كان يعني يقنية كده صفر نامين أمانتوا أم هاو كيشو أم دو هاو كيشو نسيو معنا ليروا أساني ترى ما بجوزي توا دو نناس راويتيايا أيكو بيك أيكا كاتا أما بيك كاتا أما كوب في إن آر تيتا كاتا سي إبسيلون زيرو إبسيلون آر بلاس 2 آر كوسين تيتا آر كوسين تيتا جزدك كابو سي إبسيلون زيرو إبسيلون آر بلاس 2 زد إيا كاتا جي ماينس روندي في باروندي زد وين تيجا كليا أما كابو إلكتري فيلد ناو كوكا كليا أما يكليا هيبينن كا برش كونستانت باشه كتير energy in the electric field energy in the electric system energy